الاستعاذة لا تكون إلا بالله عز وجل. پناهگرتن یەکێکە لە جۆرەکانی عیبادەت، نابێ ئیلا ئەبێ بەخوای پەروەردگار بێ، بەغەیری خوا نابێ. وەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پەنا ئەگرێ بە وەجهی خوا، یا پەنا ئەگرێ بە ڕەزابوونی خوا لە تووڕەیی خوا، یا پەنا ئەگرێ بە کەلیماتی تەواوی خوای پەروەردگار. تەنها خوایە کە ڕەبی هەموو شتەکانە، پەروەردگاری هەموو شتەکانە، پەروەردگاری خەڵکە، پەروەردگاری جنۆکە و ئینسانەکانە، پادشای هەموو شتەکانە، پەرستراوی هەموو خەڵکیە. یعنی تەنها خوای پەروەردگارە کە فریای ئینسانەکانەکەوێ. هەر ئەوە پەروەردگاری ئێمە، هەر ئەوە خوای ئێمە. یعنی ئێمە هیچمان لەدەست نایە بەبێ خوا. خوای گەورە ئێمەی خەڵق کردووە، خوای تەعالا ئێمەی هێناوەتە بوون، خوای تەعالا بوونەوەری بۆ خەڵق کردین. هەموو تەگەرەکان دێتە ڕێگامان، هەموو لە لای خوا ئاسانە. بۆیە پەناگرتن بە خوای پەروەردگار فریامان ئەکەوێ. بەڵام ئەگەر پەنا بە غەیری خوا بووین، خوا پەناماندا زۆر خەتەرە. جا خوای تەعالا لە قورئانی پیرۆزە باسی کۆمەڵە خەڵکانێک ئەکات کە لە پێش ئیسلاما هەبوون. ئەگەر بڕایەنەتە شوێنێ تاریکی، ئەگەر بڕایەنەتە شوێنێ تەنهایی، بترسیایەن پەنایان ئەگرت بە جنۆکەی، یعنی بە جنۆکەی، بە جن و دێوی ئەو دۆڵ و تاریکاییە. جا خوای تەعالا لە قورئانە باسییان ئەکاو ئەفەرمێەوە إنه كان رجال من الإنس يعوذون برجال من الجن فزادوهم رهقا. کەسانێک هەبوون لە ئینسانەکان، لە مرۆڤەکان، پەنایان ئەگرتە کەسانێکی تر لە جنۆکە. وەکو چۆن بڵێ هەندێ عەشایەری خۆشمان هەبوو، ئەیوت هەر کاتێ مەسەلەن ڕۆیشتیتە شوێنێک پەنا بگرە، مەسەلەن ئەو کەلیماتانە بڵێ بڕێ کەلیماتیان فێرە کردین جاران، کەلیماتی جاهیلانە نەفامانە، پەنا بگری بە جنۆکە. جا ئەوە کفرە، ئەوە گوناحە. فەزادوهم ڕەهەقا یعنی ئیثمە وەشیرکە. و ئەبێ ئینسان پەنا بگرێت تەنها و تەنها بە خوای پەروەردگار، چونکە خوا خاوەنی هەموو جنۆکەیە، خوا خاوەنی هەموو مەلائیکەیە، خوا خاوەنی هەموو ئینسانەکانە، خوا خاوەنی هەموو مەخلوقاتەکانە، ئەوەی کە شەڕی هەیە و ئەوەشی کە خێری هەیە. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء